خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان وەفدێکی هاوبەشی یەکێتی و پارتی سەردانی لایەنە سیاسیەکان دەکات ئەمڕۆ هەرێک لە مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی کۆبوونەوە و بڕیاریاندا بە پێکهێنانی وەفدێکی هاوبەش بۆ لای لایەنە سیاسیەکان بە مەبەستی گفتوگۆکردن لە سەر پرسی ڕێفراندۆم و کێشەکانی هەرێمی کوردستان. بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی عەدنان عوسمان ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان هەروەها لە هەولێرەوە دانادارە ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان تاوتەی ئەم پرسە دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دەبینی دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە بڵێین. پارتی وێچەتی بە وەفدێکی هاوبەشەوە سەردانی لایەنەکان دەکەن و لەبەری ڕیفراندۆم و کێشەکانی هەرێم لەگەڵ لایەنەکان کۆ دەبنەوە. پارتی وێچەتی کۆبوونەوە و بڕیاریاندا بە پێکهێنانی وەفدێکی هاوبەش کە پێکاتون لە ڕۆژ نووری شاوەیس و هۆشیار زێباری و مەلا بەختیار و حاکم قادر ڕۆژی دووشەممەش وەفدەکە سەردانی لایەنەکان دەکات. باسکردن لە پرسی ڕێفراندۆم و پێکهێنانی لیژنەیەک لەلایەن یەکێتی و پارتیەوە کاردانەوەی جیاوازی بەدوای خۆی داهێناوە. سەفیندزەی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەوەنیدا ڕایگەیان ڕێفراندۆم بەمانەی ئەوە نایەت کە یەکسەر دەوڵەت ڕابگەێنرێت ئەمەش دەبێتە کارتێک بەدەستی سەرکردایەتی کوردستان بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا. لای خۆشیەوە مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان لە لاپەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دەڵێت ئەگەر بەڕاستانە ڕێفراندۆم بکرێت دەبێت پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە بە دەستەی سەرۆکاتی ئێستا و بەستەڵەکی سیاسی نێوان لایەنە سیاسیەکان بشکن و دەبێت ڕێفراندۆم کەرکووکیش بگرێتەوە ئەگەرنا هیچمان نەکردووە. مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندار بۆ توێژینەوە و ڕاگاندن لەباری وەفدەکەی یەکێتی و پارتیەوە لە نووسینێکیدا لە لاپەڕەی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دەنووسێت دڵنیام ئەو وەفدە و چەندین وەفدی تری ئاوا بەو دۆخەی کوردستان فاشیل دەبن و هیچ هەنگاوێکی بۆ ناندرێت تا چاکسازی ڕاستەقینە ئەنجام نەدرێت. لەلاکی ترەوە هۆشیار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق لەبارەی ڕێفراندۆمەوە ڕوونکردنەوەیەکی بڵاو کردوتەوە و تیایدا هاتووە ئێستا ئیدیگەلی کوردستان موچەی بۆ چییە؟ بانان و ڕێفراندۆم بخوات. داهاتی نەوتی بۆ چییە؟ لە ڕێفراندۆمدا سەرف ئەکرێ. داهاتی ناوخۆ بۆ ناشەفافە. ئەوە نییە لە ڕێفراندۆمدا سەرف ئەکرێت. پەرلەمانی بۆ چییە؟ ڕێفراندۆم جێگەی ئەگرێتەوە. بە کورتی باواز لە هەموو شت بهێنین. ئەوە نییە ڕێفراندۆممان بۆ سازەکەن بەڵام نوکتەکە لەکوێ کۆتایی دێت لەوێدا کە خۆیان دەڵێن جارێ کار بە نەتیجەی ڕێفراندۆمەکە ناکەین. کەمال چۆمانی ڕۆژنامەنووسیش لەبارەی پێکهێنانی وەفدی حەزبی بۆ پرسی ڕێفراندۆم لە لاپەڕەی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دەنووسێت ئامانج بەرژەوەندیە ئابوووریەکانی بنەماڵە و مەکتەب سیاسیەکان و هێشتنەوەی دۆخی هەنووکەییە چونکە دوای داعش دەبێت ئەم دۆخە هەنووکەییە بگۆڕدرێت و ناکرێت وەک خۆی بمێنێتەوە. تەواوی دەستگاکان لە ئێستادا ناشەرعین. گشت هاوڵاتیان و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵەوەدان کوردستان بگات بە سربەخۆیی و کورد خاوەنی کیانی خۆی بێت بەڵام دەبێت سەرەتا کورد ناوماڵی خۆی ڕێک بخاتەوە و دام و دەستگا شەرعیەکان کارا بکرێنەوە و دۆخی ئابووری هاوڵاتیانی هەرێمی کوردستان باش بکرێت. بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاگاتنان بەخێر بێن سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەن چۆن لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی دەڕوانن کە بڕیاریانداوە بە پێکهێنانی وەفدێک بۆ لای لایەنە سیاسیەکان بەبەستی گفتوگۆکردن لەسەر مەسەلەی ڕێفراندۆم و کێشەکانی هەرێمی کوردستان. سپاس کاک حەکیم وەڵڵاهی جا ئەمە یعنی کۆمەڵی دیوی هەیە مرۆڤ نازانین لە کام دیوە قسەی لەسەر بکات ئەگەر وەکو ڕۆژنامەنووسی سەریە مۆزوع بکەم پێش هەموو شت پێش ئەم چەند ڕۆژە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی بوو و نەخشە ڕێگایەکیان هەبوو بۆ چارەسەرکردنی کێشەکانی کوردستان مەفروضا بوو یەکەم هەوڵی یەکێتی قسەکردن بێ لەسەر ئەم نەخشە ڕێگایە ینی کارکردن بێ لەسەر ئەم ڕێگایە بەتایبەت لەگەڵ پارتیدا کە لایەنی طرفی تری مۆزوعەکەیە وە کۆی بینیمان ئەمڕۆ شتێک نەبوو بەناوی نەخشە ڕێگا و قسەکردن لەسەر نەخشە ڕێگا و ئەو یەکێتی یەکێتی پەسەندی کردووە ماوەیە خۆی و خەڵکیشی پێوە سەرقاڵ کردبوو لە پرێکدا مۆزوعێکی تر هاتە پێشەوە و هەموو مەلەفانەی تر شارڕایەوە ئەم مەوزوعە ینی دیوێکی ئەوەیە کە دەبێت پرسیار بکەین بۆچی
گۆفە تەشکیلەکرێەوە ئەچێ بۆ لایەنەکانی تر بۆچی سەردانی کۆمەڵەکەن بۆچی سەردانی یەکگرتو و شوعی و کێ و گۆڕان و ئەوانە ئەکرێت ینی ئایا پرسی ریفراندۆم ئەگەر بە نەتیجە سەر بەخۆی کوردستان بگەێنێت پرسێکی هەمەلایەنە نییە پرسی هەموو خەڵکی کوردستان نییە و بەشێک نییە لە داخوازی هەموو لایەنە سیاسیەکان کە لە بەرنامە و لە ئەژندەی کاری سیاسی خۆیاندا دایانناوە بۆچی پێمان وابێ ئەما دەبێت ینی ئەم ڕیفراندۆمی حەقیقی دیارە بەبەسمە شکە من دواتر قسە لەسەرەوەکەم کە من پێم وانی ئەمەی پارتیوەیەکی حەقیقی خوانە بە ئەو ڕیفراندۆمە حەقیقی مڵکی هەموو خەڵکی کوردستان هەموو لایەنە سیاسیەکانە لایەنێک بۆی نییە مزایدەوە بکە سبەینێک کەڕۆنە لای کۆمەڵ چییە کۆمەڵ پیان لێ چی ئەڵێ منش رازیم لەسەرەوەی ڕیفراندۆم بکرێت و دوای ئەوە ڕیفراندۆم پرۆسەیەکە کە بەشی ینی پرۆسەیەکە کە پێیوەستە بە جۆرێک لە ئەترافاتی نێودەوڵەتیەوە جۆرێک لە چوارچێوەی یاساییدان بە پرۆسەیە کە خۆت قەنەعەتت پێێتی ینی خەڵکی سلێمانی و خەڵکی هەولێر و خەڵکی دهۆک و خەڵکی کەرکووک و خەڵکی ئەو شەنانە چ پێویستیان بە ڕاپرسیە بۆی پیان بوترێت ئەتەوێت خاوەنی وڵات بیت هەموو ئینسانێکی کورد هەموو هاوڵاتێکی کوردستان لە وڵاتە پێی خۆشەکە خاوەنیکیانی سەربەخۆی خۆی بێت پرۆسی ریفراندۆم پرۆسەیەکە کە بەشێکی پێیوەستە بە ئەترافاتی نێودەوڵەتیەوە یا ئەترافاتی قانونیەوە کە دەبێت کەواتە مەفروض وایە هەیئەتێک ئەگەر هەیئەتی تشکیلەکرێت کە من پێم وایە ئەو هەیئەتش نابێت ئەسڵەن لایەنە سیاسیەکان بێ ئەو بەڕێزانی کە خوێنرانەوە چوار کەسە چ دوور و نزیک چ پەیوەندیەکان بۆ مۆزوعەوە هەیە شتێکی ناوی پەرلەمانی کوردستانەوە ئەوە شەرعیەتی هەیە و ئەو تەنها مؤسسەیەکە کە مخەوە لە قسە لەسەر پرسێکی لەم چەشنە بکات و داوای ریفراندۆم بکات لە کوردستان و لەگەڵ لایەنەکانی تریشە بکرێتە گفتوگۆ ئەم گفتوگۆیە مەفروض نییە لەگەڵ کۆمەڵ و یەکگرتو و کێو ئەوانە بکرێت مەفروض وایە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی بکرێت ئەگەر جدێتی تایە کە من پێم وایە جدێتی یانی یەکێ لە هینەکانی با بڵێن ئاماژەکانی جدی نەبوونی ئەمنیەتە یەکێتی و پارتی ئەوەیە کە با بڵێن ڕێک بە پێچەوانەوە لە بریەوەی بەرەوسەرەوە بڕۆن بەرەو خوارەوە هاتون لە بریەوەی مفاتەحە و مکاشەفەی کۆمەلگای نێودەوڵەتی بکەن و قسە لەگەڵ UN و لەگەڵ لایەنەکانی تر و وڵاتانی دەوروبەر و وڵاتی با بڵێن ئەوەی تەحالفی نێودەوڵەتیوانە بکرێت هاتون دێن قسە لەگەڵ هێزەکانی ناوخۆکەن کە هێزەکانی ناوخۆ شکالەتێکیان لەسەر مۆزوع نییە کێشەیەکیان لەسەر مۆزوع نییە کێشەیەکیان هەبێت تا ئێستاکە هەبوو بێت و هەیشە پەیوەستە بە جدیەت و ڕازگۆیی ئەم حیزبانەوە بەهۆی کە ئەم حیزبانە پرسی ریفراندۆم و سەربەخۆی کوردستان تا ئێساکە وەکو بەشێک لە ماشینی ئەعلامی حزبایەتی و ڕیکلام و مزایدەکردن بەکارێنە نەکەوەی کە شتێکی جددی و ڕاستەقینە بێت و کاری لەسەر کرابێت بۆیە لە ئێستادا ئەبێ پرسیارەکە لە یەکێتی و پارتی بەتایبەت شکێسە یەکێتی و پارتی مەلەفەکان تێکەڵ کردووە و پێچێ هەرچی مەلەفیتری ئەم وڵاتە هەیە کە پێشتر بەڵێنیان پێدا بوو یەکێتی لەگەڵ گۆڕانە ڕێکەوتنی لەسەر کردبوو یەکێتی لە نەخشە ڕێگاخوی خۆی قسەی لەسەر کردبوو دیارە هەموو ئەو مەلەفانێک کە پێوەستە بە چاکسازی و بە گۆڕانکاری لەسەر وکایەتەکان و بەجی و چیەوە هەموو ئێوە وەلانراوە لە ئێستادا هەموو کوردستان دەبێت سەرقاڵی پرسی ریفراندۆمی ئەو ریفراندۆمش کە دیارە یەکێتی و پارتی شێوازەکەی دەستنیشانەکەن و شکڵەکەی دەستنیشانەکەن و سەرەتایەکی هەڵەشەکە لە حزب سیاسەکانە دەستیان پێکرد بەڵام بۆ بە سەرەتایەکی باشی نەزانین کە ئەم هێزان دەست بنەوەی کە کورد بەرە و سەربەخۆی بڕوە من پێمانیم ئەم هێزانە بتوانن کورد بەرە و سەربەخۆی بن ئەم هێزانە تەنها توانن بەرژەوەندەکانی خۆیان پارێزن لە چوارچەوەی بەرژەوەندەکانی خۆیانە کاری بکەن ئەم مەسەلەیە بەنسبەت ئەم هێزانەوە بەشێکی ترە لە ئەو وەرەقانەی کە ناوبەناو بەکاری دێن و کاری لەسەرەکەن ینی پرسیارەکە ئەوەیە کە بۆچی پار و بۆچی پێرار و بۆچی چەند ساڵێکی تر کار لەسەر ئەم مۆزوعانە نەکرا لە سەرەتای دروستبوونی ئەم کیانەوە ئەم قوارە لە کوردستاندا لە 92 بۆ کاری لەسەر نەکرا و کاتێک کە حکوومەت ئینەکانی خۆی ساحب کرد ئیداراتی خۆی ساحب کرد لە 2003 بۆ نەکرا دواتر بۆ نەکرا لە 2007 بۆ نمونە ئەو شتێکی ئێستا لە کەرکووکە کرێ بۆ لە 2007 نەکرا کە کاتە مادەی 140 تر بەرەو ئەکسپایری ڕۆیشت و کوردیش مافی خۆی بوو بەشێک لە استحقاقاتی خۆی بگرێتەوە ینی جدیەتی ئەم لایەنانە تا ئێستا ینی شتێکی ئیجابیمان نبینیوە یان بۆی لە ئێستادا مزداقیتێکیان هەبێ و پێمان وابێت ئەمە هەنگایەکی ڕاستەقینەیە بۆ ئاراستەیە و ئەگەر هەنگاوی ڕاستەقینێش بێت لە ڕاستیدا ئەم پرسۆک باسم کرد پرسی تەنها دوو حزب نییە مەفروض وایە پرسی هەموو لایەنەکان بێت و هەموو لایەنەکان پێکەوە نەک تۆ لە ئێستادا دوو لایەن پێی وابێت تەبەنی ئەم پرۆژە نیشتیمانی و نەتەوەیەکە ئەم پرۆژەیەکی نیشتیمانی و نەتەوەیە مەفروض وایە هەموو خەڵکی کوردستان بەشدار بێت لە هەموو لایەنە سیاسیەکان ئەمەش لە ڕێگای پەرلەمانی کوردستانەوە بێت کاتێک کە پەرلەمان پراوێزە خرێت ئەوە یەکێ لە ئاماژەکانی ڕاست نەبوون و جدیت نەبوونی ئەم پرۆسەیە. بەڵێ سوپاسێک بدەتەگرم بۆ لای بەرەستان ئەگەر بچینە هەولێر لای کاکدانە کاکدانە زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا سەبارەت بە مەسەلەی ریفراندۆم ئێمە لە کوردستانە ئەگەر لە بارودۆخێکدا دەست بۆ پرسی ریفراندۆم ببرێت یاسایی تایبەتمان هەیە بە ریفراندۆم یاخود
تاکو ئێستا یاسایەکمان نییە لە کوردستان تایبەت بە ڕیفراندۆم. اینجا ئەم پرسەش ئایا بەبێ پەرلەمانی کوردستان دەکرێت وەکو ئێمە ئەمڕۆ گوێمان لە ئەندامانی وەفدەکە بە تایبەتیەوە شار زێباری بوو کە باسیەوە کرد بەبێ پەرلەمان دەکرێتەوە دەکرێت حکوومەتیش ئەم کارە ئەنجام بدات. بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوم هەیە بۆ جەنابەت بۆ کاک عەدنان بۆ بینەر و بیسەری پەیام. لە ڕاستیدا پرسی ڕەفراندۆم ینی پرسێکی هەنووکەی گرنگە و باوەڕم وانییە هیچ یەکێک لەلایەنە سیاسیەکان و تەنانەت لە هاوڵاتی و تاکی کوردی لە دژی ئەم پرۆسەیە بێ، بەڵام کێشە لە تەوقیتەکەی و چۆنێتی میکانیزمی ئەنجامدان و چۆنێتی بەکارهێنانی ئەنجامەکانی ڕەفراندۆمە. سەبارەت بە پرسی ڕەفراندۆم چەند دیوێکی هەیە، دیوێکی ئەوەی پێی دەوترێ یاسایی. ئێمە پرسی ڕێفراندۆم زۆر جار لە دەستوری وڵاتانە ئاماژەی پێکراوە، تا ئەگەر تەماشای بکەی ژمارەیەکی زۆر لە وڵاتانەی کە فرەپێکاتەن جا بە شێوەی فیدراڵیان کۆنفیدراڵیان دوو دەوڵەت پێکەوە یەک دەگرن، ئەوە هەمیشە دەرفەتێکی ئارەزوومەندانەی داوە بەلایانی بەرامبەر کە دەتوانێت لە پرسێکی وەکو ڕاپرسی جەماوەریە جیابێتەوە کە زیاتر دەستەواژەی جیابوونەوە دروستە. ئینفیساڵ و بۆ هەرێمی کوردستانش ئەوە دروستە، چونکە پێکاتەی یاسایی هەرێمێکە لە چوارچەوەی دەوڵەتێکی فیدراڵ، واتە ئەوەی کە سبەینێ ئەنجامێکی وای دەبێت کە ئایندەی هەرێمی کوردستان بکاتە دەوڵەتێکی سەربەخۆ پێوترێت جیابوونەوە، پێی ناوترێت ئەنجامەکەی سەربەخۆیە، واتە پرۆسەکە بە جیابوونەوە کۆتایی دێ. ئێمە کۆی ئەم پرسانە لە ناو دەساتیری وڵاتانە ئاماژەی پێکراوە، هەندێکیان سپاردویانە بە دەستگای تەشریعی، واتەوەی پێی دەوترێت پەرلەمانم ڕۆڵا بینێ بە دانانی یاسا و جاردانی ڕۆژەکەی و چۆنێتی ئەنجامدانی و بەکارهێنانی. هەندێکی تر سپاردوێتی بە دەسەڵاتی جێبەجێکردن، واتە ئەوەی کە پێی دەوترێت حکوومەت خۆی ئەم پرۆسە بەڕێوە با و خۆی بە پێ ڕێنمایی و ئەنزیمە و تعلیماتی خۆی پرۆسەکە لە چوارچەوەی کارێکی یاسایی نێو کۆمیسیۆن دەستگایەکی نیشتیمانی هەروەها پرۆسەکە بڕێوە بە. هەندێکی تر بە هەردووکیانیان سپاردەوەتە بە هاوبەشی. ئێمە لە هەرێمی کوردستان نەخاوەنی بەڵگەنامێکی یاسایی نۆکو دەستور، ناخاوەنی یاسایەکین بۆ ڕیفراندم. ئێمە ئەوەی کە ئەمانە لە هەرێمی کوردستان یاسای یاخود بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە، شەرعێتی ئەوەی داوە بە پەرلەمانی کوردستان کە خۆی تاکە سەرچاوەی یاساییە بۆ بڕیاردان لە پرسە چارە نووساز و سیاسە گرنگەکان. ئێمە ئەمە وەکو سابقەیەکی یاسایی گەورە، وەکو بەڵگەیەکی یاسایی، بەڵگەنامەیەکی یاسایی بەهێز دەتوانین پشتی پێ بەسین کە بڵێ ئەم پرسە پێویستی بەگەڕانەوەی بۆ پەرلەمانێکی کارا و بەهێز، واتە بەبێ هەبوونی ئەم دەستگا تەشریعیە تۆ ناتوانێن پرۆسە ئەنجام بدەیت. بەدیوێکی ترا ئێمە دەستگایەکمان دروست کردووە ساڵی 2014 بە ناوی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی، بەڵام یاسای ئەم دەستگایە ژمارە 4 ساڵی 2014 لە کەم و زۆر ئاماژەی بەوە نەکردەوە پرۆسەی ڕاپرسی چۆن نەکرێەوە کەی وە لەکوێوە ناوچەکەی وە تەنانەت ئەو فێ عمریە کێ یانگرێتەوە و ئەنجامەکەی چییە بێ. ئەمانە هیچی باز نەکراوە، تەنها لایحەیەکی تەنزیمیە بۆ شؤون و کاروباری کۆمیسیۆنەکە. کەواتە ئێمە لە هەرێمی کوردستان بەڵێ پێویستمان بە یاسایەکی سەربەخۆیە بۆ ئەنجامدانی پرۆسەی ڕاپرسی، لە تایدا وردکرابێتەوە کە ناوچەکانی ئەنجامدانی پرۆسەکە چۆنە بێ و ئەم بەڵێ و نەخێرە فقط دەنگدانێکی سادە نابێت، تەنانەت نابێت لەگەڵ هەڵبژاردنەکانی بە تایبەت هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەران بکرێ. من ئەوم پێ بەڕاستی کارەساتە کە دەبینم لێرە و لەوێ هەندێک کەس باسیش یەکەن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەک بخرێ لەگەڵ پەرلەمانی عێراق. باشە ئەمە ئەم دوو ئەنجومەنە ڕێگە خرێ و بۆ شێوە، بەڵام چۆنە بێ ڕاپرسی ئەنجام بدرێت لە یەک کاتە لەگەڵ ئەوان تۆ ئەندام هەڵە بژێری بۆی بچێ بۆ بێتە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە، تۆ خۆ دەبەستیەوە بە تەواوی بە عێراقەوە، تۆ لە ناو عێراقا هاوڵاتیت، چۆن دەتوانی ئێستا ڕاپرسیش لە هەمان کاتا بکەی بۆ جیابوونەوە یا هەر بۆ ئەنجامی تر؟ ئەوە بێ لە ڕۆژێکی سەربەخۆ بکرێ و بەڕاستی پێویستمان بە یاسایەکی بەهێز هەیە و جاردانەکەشی دە پەرلەمان بێ. ئەمانە هەموو واکا کە قورسایی پرۆسەکە بگاتە ئەنجام. بەدیوێکی دیکەشان باوەڕم وایە ئەم پرسی جیابوونەوەیە هەندێک پێشدەستی هەیە کە لە ناو ڕەنگە لایەنەکان سبەینە باسی بکەن بریتێ لە بارودۆخی ناوخۆیی ئەوە لایەنی یەکەمە. کاکە لایەنەکان قسەیان نییە بەیەکەوە، کارەساتە، یعنی تۆ ئێستا پێکەوە دانیشتیان نییە، پێکەوە دردەونگەل لە یەکتری، پرۆسەکە ئیفلیج بووە، یعنی وای لێ هاتووە چۆتە دۆخێکەوە نازانی لەکوێوە چاکی بکەیەوە. دیوێکی تری ئەوەیە کە
پرسی ئەنجامدانی ئەم پرسە بەڕاستی لەم کات و زەمانەی ئێستامانەکە ئەولەویاتەکان زۆر دەستکاری کراوە، زۆر بابەتێکی دیاری کراوە. لە هەمووی مەترسیدارترەوەیە بۆ هەمیشە بێ ئەژیندای خارجی و تاوانی لە دەرەوەی هەرێمی کوردستان دەگوزارێ فشار دروستەکە بۆ ئێمە لێرە کۆبینەوە و تەبابین و خێرا هەنگاوێ بنین. ئەوە دیارترین ناونیشانەکان بوو کە باوەڕم وایە سبەینی ڕەوەدا. زۆر باشە بەس بە کورتی ئێستا بەبێ پەرلەمان لە هیچ بارودۆخێکدا کە یاسایەکمان نەبێ ناکرێمە دەست بۆ ڕیفراندۆم ببەین؟ من نازانم ئەوانەی کە باسی پرۆسەکە کەن چۆن ئەنجامێدەن هیچ دیار نییە. من وەکو تاکێکی ئەو وڵاتە نازانم چۆن دەنگەدەی و ئەم دەنگدانە بۆ کوێ چێ و ئەنجامەکەی چۆن بەرزەکرێتەوە. بەڕاستی پرۆسەیەکی وا لە ئەنجامی ئەو هاتوتە یەکو یەکێک لە بەرنامەی سیاسی لایەنەکان دێتە پێشەوە. بەڵام ئەم بەرنامە کە تەرجەمەیەکەی بۆ دەقی یاسایی و بۆ دەقێک کە بتوانێت پارە بکە و لە ناوەندە نێو دەوڵەتەکان بتوانێت ئیشی لەسەر بکەی هەرگیز بەبێ هەبوونی دەستگایەکی تەشریعی وا بەهێز لە هەرێمی کوردستان نابێ و ناکرێ و کارێکی وا باوەڕم وایە نەک ناگاتە ئەنجام بەڵکو زۆر قسەی لەسەر دروستە بێ. بەڵای سوپاس دەکەم دواتەگرێم بۆ لای بەڕێستان کاگاتن سەبارەت بەوەی کە ئێستا دوو مەکتەبی سیاسی باز لە ریفراندۆم دەکەن. ئەم نموزەجە لە دنیا نمونەی هەیە بۆ نمونە حیزبەکان لە بری دام و دەستگاکان دەست بۆ پرۆسەیەکی ئاوا ببن؟ حاڵەتێکە گەر دام و دەستگات نەبێت لە وڵاتێکدا گەر هێشتا دام و دەستگات دروست نەکرد بێت مؤسساتت نەبێت هێشتا شەرعەتی بۆ ئەساساتیت نەبێت دەکرێت ینی حزبەکان و لایەنەکان بۆ نمونە چۆن بەرەی کوردستانی لە ساڵی 91 داوای ئەنجامدانی هەڵبژاردننی کرد بۆ هەنگاوە هەستە دەکرێت لە وڵاتێکیشدا کە ئەوەی نەبێت و مؤسساتانی نەبێت بە هەمان شێوە بیر لە ئالەتێکی تر بکرێت و حزب سیاسەکان کۆ ببنەوە هاو پەیمانیەک دروست بکەن یان لەژێر وسایی UN-دا نەتەوە یەکگرتوەکاندا ئەو کارە بکرێت و ئەنجام بدێت. ئەمە لە زۆر وڵاتە کراوە وسایەکە زۆر UN ئەو وسایی کردووە و کاری ڕاپرسەکەی ئەنجامداوە. بەڵام لە کوردستاندا ئێمە لە 92 پەرلەمانمان هەیە بەتایبەتش لە 2005 تر پەرلەمانێکی قەرارواایە چالاک و ینی ئەمە دووخولە پەرلەمانێکی یەکگرتوو بووە با بڵێن و هەموو لایەنەکان بەشداریان تیا کردو و ئۆپۆزیسیۆنی تیا بۆ دواتر لایەنەکان هەمووی تیا بووە خێرە لە حوزوری پەرلەمانی کوردستاندا کە خۆشیان ینی ئەوەی کاکدانە باسی کرد لە بڕیاری ژمارەیەکی 2005 پەرلەمانی کوردستان خۆی دەری کردوکە و کاتە ئۆپۆزیسیۆنیشی تێدا نەبوو یەکێتی پارتی بە دەرەژەی سەرەکی بوونەوە دواتر لە یاساکانی تریشدا لە یاسای پەرلەمانیشدا پەرلەمان باڵاترین مەرجعێتە بۆ پرسە گرنگانە و پرسە چارەنووسازانە چ ئەوەی پێوەستە بە هەرێم و بە ئایندەی هەرێمەوە چەوەی پێوەستە بە پەیوەندەکانی هەرێم لەگەڵ بەغدا ینی پەرلەمانی کوردستان کە خۆت بەدەستی خۆت بە یاساکان خۆت بەشدار بووی لە سیاغەکردنی و یاسانی کە ئەو موقعەتی بە پەرلەمان داوە ئێستادی بەڕێزێک کە نازم لەم وەفدەیانە پێی وایە ئەمە پێویستی بە پەرلەمان نییە و لە دەرەوەی پەرلەمان دەکرێت ئەوە بکرێت ئەوە ینی ئەو ڕیکلامە حزبێ من پێم وایە بەشێک لە سیاسەتی یەکێتی پارتی تا ئێستاکەەوە بەتایبەتش لەم ساڵانە سیاسەتی پارتیەوە بۆ کە قەیرانی بە قەیران چارەسەر کردووە بۆ ڕزگاربوون لە قەیرانێک بۆ کەمکردنەوەی تیشک لەسەر قەیرانێک هەوڵی دروستکردنی قەیرانێکی تر و مۆزوعێکی تریداوە خەڵکەکە باجێدات پرۆسی سیاسی لە کوردستانە باجێدا کێشەیەکی نییەوە بینیشمان پارتی بەرامبەر بە بەرژەوەندەکانی خۆیش کێشەیەکی نەبووەوەی کە پرۆسی سیاسی لە کوردستان تووشی فریجی بکە پەرلەمانی کوردستان کە دامەزراوەیەکی شەرعیە بەو شێوە بۆ چارەنووسەی بات ئەمە دروستکردنی بابەتە ئەگەر قەیرانیش نەبێت چونکە وشەی ریفراندۆم لای ئەمە لەوانەیە لای خەڵکی کوردستان وشەیەکی گرنگ بێت وشەیەکی پیرۆز بێت تعبیر لە بەشێ لە خەباتەکەی هەچەند ئیشکالێتشی لەسەر بە دروستکردنی قەیران نایبنین بۆ بە خەمخۆری لێکی نەدەهێن ینی ئەکرێ بە خەمخۆری لە قەڵەم بدرێت لە کاتێکدا کە ئەو حزبانە خەمخۆرانە کاریان بۆ دامەزراوەکان کردوێت کاریان بۆ پێشمەرجەکانی دروستبوونی قەوارەیەکی سەربەخۆ کردبێت کاریان بۆ ئەوە کردێت ئابوووریەکرد هەبێت کاریان بۆ ئەو کردبێت تەبایەکی سیاسی لە کوردستان هەبێت تەبایەکی کۆمەڵایەتی لە کوردستانە هەبێت پەرلەمانەکان و پەرلەمان و دەستگاکان کاری خۆیان بکەن کە ئەبینیت لایەنێکی سیاسی بەو خەمساردیە کار لەسەر هەموو مەسائلە ناکات و بەو شێوەی معالەجەی پرسە سیاسیەکانە کات زەحمەتە تۆ بتوانیت پێت وا بێت ئەمە جۆرێکی ترە لە نیەت پاکی یا ئەمە جۆرێکە لە بڕێن وەحیەک دابەزیۆتە سریان و بەرەو جۆرێک لە نیشتمان پەروەری ئەوانیان بە من بەپرسمەوە نییە کە هیچ حزبێک و هیچ کەسایەتێک لە نیشتمان پەروەریەتی داچۆڕن ئەمە ئیشی من نییە بەڵام
کارنامە ئەم دوو حزب لە ئێستادا ساڵانی دوور و درێژە کارنامەیەک نەبوو کارکردن بێ بە ئاراستەی دەوڵەتی سەربەخۆ یعنی ئێمە با بڵێن لەگەر لە 2003 یا لە 2005 حسابکەین بۆ ئێستا لە 2017 لە 2017 پێشمەرجەکانی بوون بە دەوڵەت خراپتر بووە باشتر نەبووە نەنیکە لەم چەند ساڵە ئێمە دەبایە کارمان بۆ ئاراستەی باشتر کردی کردبێت کە ئەمەتر دواتر دەوڵەتی کوردی بێتە تەحسیل حاصلێک بۆ خەڵکی کوردستان و پێویست بە هەندی هەنگاویش نەبێت بۆ نمونە ڕیفراندۆم خودی ڕیفراندۆم قسەی لەسەرە ینی ئایا خەڵکی کوردستان پێویستیان بە ڕیفراندۆم هەیە ئایا ینی شەرعیەتدان بە سەربەخۆیی ئێمە دەبێت لە چوارچێوەی ڕیفراندۆمە بێت خەڵکی سلێمانی پێویستی بە ڕیفراندۆمە بۆەوەی بڕیار بدات لەوەی کە سەربەخۆ بێیانەیە ینی منطقی تایە پرسیارێکی خەیتە بەردەستی خەڵکی کوردستان بڵێ تۆ لەگەڵەوەی کە قوارەیەکت هەبێت نیشتیمانێکت هەبێت کیانێکی قانونی و یاسایی و شەرعیت هەبێت لە ئاسینی و دەوڵەتیدا یا دژی ئەمەیت کێوێ بڵێ بن دژی ئەم پرۆسەیە لە ڕاستیدا ڕیفراندۆم بەشێکی بۆ چارەسەرکردنی هەندێک کێشەی ئەو ناوچە جێناکۆکەکان نەک بڕیاردار لێرانە و لە بیریشمان نەچێت لە 2005 جۆرێک لە ڕیفراندۆم کرا کە لەگەڵ هەڵبژاردنا جۆرێک لە ڕیفراندۆم کرا و خەڵکی کوردستانیش معلوم بوو بەشێکی زۆری هەر ئەتوانم بڵێم هەر هەمووی لەگەڵ ئەوە بوو کە سەربەخۆی بە هەرێمەکە بدرێت ئەمە خودی ڕیفراندۆمەکە ئیشکالێتی لەسەرە و دواتریش هەر وەک باسم کرد ینی جدیەتی مۆزوعەکە لەوەدایە کە ئالیەتەکانی چێ میکانیزمەکانی جێبەجێکردنی ئەمە چیە کە تۆ بینیت میکانیزمێکی سەقەت و میکانیزمێک کە ڕێک بە پێچەوانەی هەنگاوە ئوسولیەکانە ئەو کاتە حتمما گومانێکی سپاس دەکەم دواتە گەرم بۆ لای بەڕستان کاکدان ئەگەر بگرم و لای بەڕێزی سەبارەت بە سنووری ڕیفراندۆم یعنی ئێستا کە باس لە ڕیفراندۆم دەکرێت ینی بەڕێز وتت هیچ یاسایەک نییە و لەبارەی سنوورەکەشیەوە ینی چۆن دەبێت تعامل لەگەڵ مەسەلەی دیاریکردنی سنوور بکرێ بۆ ڕیفراندۆم خۆی کاتێ ئێمە باسیەوە دەکەین پرۆسەکە بە یاسا ڕێک بخرێ پێشوەخت ئێمە ڕاپرسی جەماوەری لە زۆر پرسی دیکاکراوە بۆ منە ڕاپرسی دەستوری ڕاپرسی ئەوەی کە پێ دەوترێت جیابوونەوە ڕاپرسی ئەوەی کە لە بەریتانیا ئەنجام درا بۆ جیابوونەوە لە یەکێتی ئەوروپا بە تەواوی و هاتنە دەرەوە لە بازاری هاوبەشی ئەوروپی ئەمانە بەگشتی کۆمەڵی ڕاپرسی گرنگن کە تۆ دەگەڕێتەوە بۆ ڕای جەماوەری خۆت و دەنگی گەل لێردا یەکلاکەرەوە بێ بۆ ئەم پرسەوە تەنان لە هەندێک وڵاتانیشا ئیلزامیش نییە تا ئەگەری هەیەتۆ پەرلەمانی وڵاتەکە بەگوێی بکە یا خۆت ڕەتی بکاتەوە ئێمە لە ناو کاتێ باسیەوە دەکەین پێویستمان بە یاسایەکی ڕێخەر هەیە بۆ ئەم پرسە کەواتەیەکێک لە ناونیشانە سەرەکیەکانی ناو یاساکە باسی سنووری جوغرافیایی پرۆسەی ئەنجامدانی ڕاپرسەیەکی سەرکەوتووەکەین لەوێدا ئاماژە بەوەکەین کە ئەو کۆی کە خوێنتانەوە هەندێک لە ئەو سەرنجانی لەسەری هەنەگەر ناوچە دابڕێنراوەکان کە کەرکوو گەورەترینیانە لە ناو پرۆسەی ڕاپرسیەکە نەبێ بەڕاستی کەواتە ئێمە یعنی ئەوکو بڵێ بابەتێکی دووبارەکەینەوە بە خولانەوەکەین لە بازنێکی زۆر دووبارەدا بۆ ئێمە پێویستمان بۆ ئەم ناوچانە وەکو چۆن ئێستا بە ئەمری واقع گەڕاونەتەوە و لە دوای جەنگی داعش زۆر ئەم ناوچانە زیاتر کوردستانی بوونیان بەهێز بووە و هێزە کوردیەکان لەوێ پێشمەرگەی کوردی تایدا سەروەرە و باڵا دەستە ئەوە بۆ ئێمە گرنگ بوو کە لەناو ئەم یاسایەدا تەواوی ئەم پرسانەیە گلا بکرێتەوە و چۆنتی مامەڵە لەگەڵی ئەنجام بدرێ و من دوو پاتێکم و لەوێشدا پێویستە کۆمیسیۆنی کوردستان ئەم پرۆسە خۆت بە لایەنێکی دەرەکی بەسەر برێت چونکە جیابوونەوەی باشووری سوودان لایەنێکی دەرەکی سەرپەرشتیاری پرۆسەکەی کردووە و لە خودی سوودانیشدا پرۆسێکی وا بە یاسا ڕێکخراوە کەواتە ئێمە کاتێ دەمانەوێت هەنگاوەکان سەریع بکەین واتە خێرای بکەین بۆ لەدایکبوونی دەوڵەتی کوردی پێویستمان بۆیە کە پەلە نەکەین لە هەندێک ناونیشان تاان دەگەر ئەو هەنگاوانەی باسکەران لە ساڵانی پێشوو باشتر بوو بۆ هەرێمی کوردستان بۆ قیادەی سیاسی کووردا کۆکی بکات لە هەبوونی سەرۆکی پەرلەمانی عێراق سەرۆکی ئەنجومەنی نوێنەران نەک سەرۆکی کۆمار کە زیاتر کاروبارەکانی تەشریفیە و ڕوون نییە کارەکانی چۆنە و بەڵکو زۆر نادیارە سەرۆکی پەرلەمانی عێراقەوە بووە یەکێک دەبوو لە دەستەی سەرۆکاتی دەتوانی پرۆژە یاسایکی وە ئەوە بک بۆ شێوە کە ئەو بۆشایی کە لە ناو دەستوری هەمیشەی عێراق ساڵی 2005 هاتووە کە مافەدا بە هەر هەرێمێک یا پارێزگایەک بە کۆی دەنگی دانیشتوانەکەی دەتوانن جیا ببنەوە ئەو پرسانە بۆ ئێمە گرنگ بوو دەبوونە پێشدەستێکی باش جاکەواتە یاساکە ئەو پرسە چارەسەرەکە بەڵێ زۆر باشە بەس ئەگەر هاتوو ئێمە پەرلەمان کارە نەکرایەوە و ئەو دۆخی کە لە کوردستان هەیە بەردەوام حیزبەکان بڕیاریاندا بۆ ڕیفراندۆم شتێکی ئاسایی نییە؟
خۆی دوجار قۆناغی دوای ڕفراندۆم دێتە پێشەوە ئایا ئەم پرسە دەگەینی نەکوێەوە چۆن بەرزەکەینەوە چۆن مامەڵ لەگەڵ ئەنجامەکانیەکەین بارودۆخی هەرێم و لەگەڵ بارودۆخی عێراقیشدا بارودۆخێکی تەواو جیاوازە ئەنی ئەو مۆدلێکی ئێستاش ئەگەری هەیە وەکو پێ دەوترێت سیستمی پەرلەمانی تەواو مۆدلێکی جیاوازە لە وڵاتانی کە دەتوانین بەلانکی سیستمی پەرلەمانی دابنێ وەکو بەریتانیا وەکو هەندێک لە وڵاتانی دیکە کە زۆر جیاوازە بەڕاستی لێرە مۆدلی عێراقی مۆدلێکی ترە ناونیشانێک لێرە زۆر زاڵە پێوترێت دیموکراسێتی تەوافقی ئەگەری هەیە ئەگەر ئەم دامەزراوانەش وەک پێویست نەکەنەوە سەرکاری خۆی و ئەوان کارەکان لەسن بەڕاستی لە دەواازەیەکەوەم پرۆسە دەربخەن ئەوش پێوتێ دیموکراسێتی تەوافقی کە بە دوو لایانی سەرەکی لە هەرێمی کوردستان وەکو چۆن پرسەکانی دیکە بەڕێکەوتنەکەن ئەمەش بەڕێکەوتنێکی سیاسی ئەوە ژێکێکە لە خوێندنەوەکان بەڵام دیارە ئایا ئەمە لە دەرەوە چەند مامەڵی لەگەڵاکرێت چۆنە بێ و باخی هەیەەوە دەبێتە بەڵگەیەکی بەهێز بۆ یەکلابوونەوەی دۆخی سیاسی هەرێم ئەوان ڕۆژانی داهاتوو وەڵاممانەدات بەڵێ سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کردو دەگەڕێنەوە لاکەن لەگەڵمانێنە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات ڕامی 3 گیگابایتەوە میمۆری 32 گیگابایتەوە کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاگەتنان ئەگەر بگرم بۆ لای بەڕێستان بۆچی بەڕێستان بە گومانن لەم هەنگاوەی پارتی ویشێتی پێ دوای ئامانجی ڕاستەقینە تۆ وتت ئەمە ڕیفراندۆمی ڕاستەقینە نیە ڕیفراندۆمی ڕاستەقینە چییە؟ ینی من تقریبا ڕوونم کردەوە کە مە بەسەکە چێت من دوو مەلەف لە یەک جیاکەمە مەلەفێک کە پەیوەستە بە مافی خەڵکی کوردستانەوە لە هەڵکردنی ئاڵا لە استحقاقاتی خۆی لە ئەوەی ناوچە دابڕاوەکانی بۆ بگەڕێتەوە کەرکووک و هەموو شوێنەکانی تر ڕیفراندۆم بکات وە سەربەخۆ بێت و هەنگاو بە سەر بەخۆی بن ئەمە هەموو بەشێکە لە مافەکانی خەڵکی کوردستان پێم وایە کۆدەنگین هەمومان لەمە پێویستمان بە گفتوگۆ و یەکتر بینین و وەفد تەشکیلکردن نییە خەڵکی کوردستان لە هیچ شتێکا کۆدەنگ نەبێت لەوەی کە پێویست بەوەی قوارێکی سەر بەخۆت هەبێت دەوڵەتی خۆتت هەبێت خاوەنی کیانی خۆت هەبێت ئەلەمە کۆدەنگین قسەکە لەوانەیە بەشێکی پێیوەست بێ بە تەوقیتەکەیەوە ینی ئەوەی کە کاتێک بۆ ئەماڵە بژێریت من وەکو خۆم پێم وایە لە 92 ئەو کاتە بوو و لە 2023 ئەو کاتە بوو بەڵام بەتایبەت لە 2023 بدواوە بەشێکی زۆر لە حیزب کوردیەکان ئەوەندەی لە خەمی بەشەکان و حسەی کێکیان بوون لە بەغدا و ئەو حسە چەورەی کە لە بەغدا دەستیانە کەوت و پۆستە گرنگانی لە بەغدا دەستیان کەوت لە خەمی ئەوە نەبوون چی لە کوردستانەکەن و چه هەنگایە بۆ کوردستانەنێن ئەمە واقعێکی تاڵە کە دەبێت ئەترافی پێ بکەین ئەوەی تر
کە پێیوەستە بە ریفراندۆمەوە لە ڕاستیدا خۆی هەر ئەمڕۆ باتڵیان کردەوە ناوەڕۆکیان ینی بۆش کردەوە ئەویشەوەی کە وتیان ئەمە کارتێکە ئەمە ینی با بڵێن ئەمساڵ هەموو خەڵکی کوردستان بەمە مەشغوڵەکەن هەموو لایەنە سیاسیەکان بەمە مەشغوڵەکەن و هەموو ئەو مەلەفە گرنگانەی کە لە ئێستادا دەبێت قسەی لەسەر بکرێت کە مەلەفی حکومڕانی لە کوردستانە مەلەفی فەسادە مەلەفی معاشی خەڵک و ژیانی خەڵکۆمانەیە ئەمە هەموو خێتە لاوە لە ئەمڕۆ ئێمە دەستەکەین بە سرودگوتن و بە شانوباڵی ریفراندۆمانەوە خەڵکەکانیش فەرزەکرێت بەینەوەی کێ لەگەڵ ریفراندۆمە کەواتە نیشتمان پەروەر و خەمخۆری وڵاتی کێ دژ بە ریفراندۆمە کە کەس نییە طبعاً ئەو شتێکی وەهمی دروستەکەن مانیانە بڵێن فلان و فیزان و گۆڕان و لایەنەکانی تر ئەمانە دژ بە ریفراندۆمن کە ئەسڵ ئەساسی نییەوە بەڵام داتاشینی دوژمنیش یا نەیاریش ئەمە بەشێکی ترێ لە سیناریۆکە کاری لەسەرەکەن باشە ئەم ساڵە هەموو خەڵکی کوردستان بە مەشغوڵەکەن لە ئەواخری ساڵە ریفراندۆمێکرێت ئەم ریفراندۆمەوەکو کارتێک بەکاردێت ئەم ریفراندۆمە لە چوارچێوەی پلانێکی نیشتیمانیانەتەوەی لە کوردستاندا نییە لە چوارچەوەی پلانێکی نیشتیمانیدا بێکە ئێمە ئێستا پەرلەمانی کوردستانمان ئیشی خۆی دەکات لە پەرلەمانی کوردستاندا یاسا هەیە و پرۆژەیە پەرلەمانی کوردستان دەتوانێت لژنە پێک بێنێت لژنە بۆ دراسەکردنی هەموو ناوخۆیەکانی ئەم مۆزوعە و دیوە یاسایەکانی مەسەلەکە بۆ نمونە قسەکردن لەگەڵ وڵاتی عێراقدا قسەکردن لەگەڵ ئۆرگانە ڕسمیەکانی عێراق وەکو پەرلەمان و ئەوانە قسەکردن لەگەڵ نەتەوەی یەکگرتوەکاندا دروستکردنی هەیەتێکی مشترک لەگەڵ نەتەوەی یەکگرتوەکانە گەر ریفراندۆم کرا بۆەوەی ئەوان چاودێری بکەن و شەرعێتی بۆ ریفراندۆمە بدرێت تەنها شتێک نەبێت وەکەوەی 2005ەکەی یەکێتی و پارتی نەبێت کە هیچ ئاکامێکی نەبوو ئەمە کۆمەڵی هەنگاوە کە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئەکرێت و دواتریش ئەم ریفراندۆمەی کە ئەکرێت تۆ ینی ئیرادەی خەڵکی کوردستانە فەرەزەن ئەم ریفراندۆمە 80% 90% خەڵکی کوردستان لەگەڵ ئەوەیە کە وڵاتێکی سەربەخۆیە بێت و بەڵێ وەڵامەداتەوە دەبێت دوای ئەوە هەنگاوی ڕاستە و خۆی دوای ئەوە دروستکردنی قوارە بێت نەک ئەوەی کە ئەمە بەکاربێنی وەکو کارتێک سبەینە دژ بە مالکی و دو سبەی دژ بە عەبادی و سێ سبەی دژ بەم حیزبە و سێ چوار یاری پێ بکەیت بازرگانی بەم کارتەوە بکەیت ئەوەی ئەو قسەی کە ئەمڕۆ کرا ئەوەی کە ئێمە ریفراندۆمەکەین بەڵام مەرجنی ئەم ریفراندۆمە یەکسەر سەر بەخۆی بێ ئەمە مانای ئەوەیە کە ئەم ریفراندۆمە ئەکەین بە کارتێک و لە گرفانی خۆیاندانن لە مفاوەزاتەکانە و لە سەفقاتە ئابوووریەکانەوە ئەوانە بەکاری دێنن ئەڵێن ئەوان ئەڵێن ئێمە تەسکی یان با بڵێن تەفیوزی خەڵکی کوردستانمان پێەیە کە بڕیاری داوە دەبێت سەربەخۆ بێ بەڵام سەربەخۆمان تەجیل کردو سەربەخۆ تەجیل ناکرێت کە خەڵکی کوردستان بڕیاری دا و ریفراندۆم کرا ئەمە قابلی یعنی ئەکرێت بۆ ئیجراعاتەکانی چەند مانگێک و ئەمانە کاری لەسەر بکرێت بەڵام ئەمە شتێک نییە کە دواتر بیکەی بە سەفقەیەک و جارێکی تر تەجمیدی کەی مەلەفێکی تر بێنیتە پێشەوە وەکو مەلەفەکانی تر کارکردنی حیزبەکانی کوردستان لە ئێستادا دروستکردنی ئەو مەلەفانەیە مەلەفێک دێنە پێشەوە مەلەفێکی تر لادەن خەڵک لە کوردستاندا کە ئێستا نیگەرانە بەم مۆزعی بەم زروفەی بەم ژیانەی ئێستاگەی ئاراستەی خەڵکەکە نیگای خەڵکەکە لادەن لەسەر کێشە ئەسڵەکانی خۆی و کۆمەڵی مۆزوع دروستەکەن کە مۆزوعانە ئەسڵین یعنی مۆزوعەکان لە ئەساسا هەیە خەڵکی کوردستان لەگەڵ دەوڵەتە خەڵکی کوردستان لەگەڵ وێ ئاڵایەکەی ناوچە جێناکوکانە هەڵ بکرێت کەس دژی ئەوە نییە ئەگەر خەڵکێک هەبێت ڕخنەی هەبێت ڕخنەی لەوەیە کە بۆچی مانگی پێش 100 ساڵێک و 10 ساڵ پێش ئێستا ئاڵای کوردستان هەڵ نەکراوە بۆ نمونە لە کەرکووک بۆچی مانگی پێش 10 ساڵ پێش ئێستا ریفراندۆم نەکراوە بۆ سەربەخۆیی یعنی کەس بم پرۆسانە نییە بەڵام ئەم پرۆسانە حزبی سیاسی لە کوردستاندا لە دەرەوەی مەرجعیەتی پەرلەمان لە دەرەوەی شەرعیەت بەکاری دێنێ بۆ مساوامەتەکانی خۆی بۆ سەفقەکانی بەڵێ سپاس دەکەم دواتەگەرم بۆ لای بەڕێستان ئەگەر بچینەوە لای کاکدانە سەبارەت بۆی کە بەڕێستان باستان لەوە کرد کە زەرورە بۆ مەسەلەی ریفراندۆم ئەگەر مەسەلەن ئەوڕۆ وتەبێژی حکومەت ئەمڕۆ باسی لەوە کردبوو کە مەرج نییە بۆ ڕاگەیاندنی دەوڵەت بێت لە دنیادا ینی ئایا ڕاپرسی تەنا بۆ مەسەلەی ئەوەیە کە دەوڵەت ڕابگەێنرێت یاخود دەکرێت وەکو تاقیکردنەوەیەک بۆ ڕایگەشتی بزانرێت تا چەند لەگەڵەوە مەسەلەیەدایە خۆی ئامانجەکانی ئامانجە شاراوەکانی ناوپرسی ڕفراندۆم ئەوەی ڕاپرسی لە هەرێمی کوردستان دەگرێتە خۆ ئەو لێدوانە ئیشکالێتی زیاتر لەسەر پرسەکە دروستەکە ئایا هەرێمی کوردستان یعنی دوای ئەم ڕاپرسیە ئاخۆ دەیەوێت چی بکەوە تا ئیرادە سیاسیەکە لێرە دەورە بینێ بزانین ئەنجامەکانی ڕاپرسیەکە چی دەبێەوە تا ئەگەر ڕاپرسی بە بەڵێ و نەخێرە ینی هاوڵاتی هەرێمی کوردستان چۆن دەنگ بدا ینی بە چی بڵێ بەڵێ بە چی بڵێن نەخێر سەبارەت بەوەی هەرێمی کوردستان ئاستی یاساییەکەی لە هەرێمێکی چوارچێوی وڵاتێکی فیدراڵە بەرزکەوە بۆ ئاستی دەوڵەتەوە تا دەوڵەتێکی سەربەخۆ بێ و خاوەنی سیادە و پەرچەمی خۆی و تەواوی مامەڵەکانی خۆی بێ ئەمە داخوازی هەموو لایەنە سیاسیەکان هەر لە ئێستاەوە سەردان و هاتوچوون و ئەوەی ناوێ بەڕاستی و شەقامی کوردیش هەمووی دەتوانین بە
زۆرینەیەکی هەرە زۆری ئەم پرسە لەگەڵ بە یەکلاکەرەوە بە بەڵێ دەنگی پێدەن بەڵام دوجار ئەگەر حکوومەتی هەرێم دەیەوێت چی لە ئەنجامەکانی ئەم ڕاپرسێ بکەوە تا بە هاوڵاتیان هەرێمی کوردستان دەڵێت چی واتە ئەم دۆخە نەفسی کە ئێستا هەرێمی کوردستان ساڵێک ئەوەندەیەتیایەتی ئێمە ساڵێکی دیش کە ناوی ساڵی 2017 هەر لە ناو ئەم پرسە سوڕێنەوە و کەیەکرێ و چۆنە و چۆن بەکاری دێنین و ئەگاتە کوێ و چۆنە بێ و چۆن نابێ ئەوە بەڕاستی پرسێکە باوەڕم وایەوە قسەیەکی زانستی نییە بە قەدەریوی قسەیەکی سیاسیانەیە ئەو قسە زانستی و یاساییە لەم پرسە ئەوەیە ئێمە پرسی ڕفراندۆم ئەنجام بدەین کە چوارچێوەکەی لە ناو یاسایەکە ڕێک بخرێەوە تا چوارچەوە یاسایەکەی بریتی بێ لە یاسایەک بۆ ڕاپرسی چونکە هەرێمێکی وەکو ئێمە زۆر پێویستی بەم پرسێ یاسا لە پەرلەمان دەرەچێت پەرلەمانێکی بەهێز واتە ئێمە باوەڕمان بۆیە کە بێ بە تەواوی دەسەڵاتەکان بەرکەکانی خۆیان هەڵسن ئەمجا دەتوانین هاوڵاتی ئاش بکەینەوە لەگەڵ ئەوەی بەڵێ دەتوانین متمانی بەوە هەبێ ئێستای ئێمە چۆنە ئایندەمان باشترە بێ ئەگەری ئەو هەیە سە لە لاوەعی شەقامی کوردی و هاوڵاتی کوردیە کە ئێمە ڕەنگە ئایندەمان چۆن ئێستا لە ناوتونێلێکی تاریکین ئایندەمان بسپێرین بە شتێکی زۆر نادیار و ئەوکو ئەنجامی وەکو باشووری سوودانی لێبێکەوە ئەوش چوارچێوەکەی پێوترێ دەوڵەت و کورسی هەیە لەتەوە یەکگرتوەکان بەڵامەوە دەوڵەتێکە فریای ژماردنی زەکاتی وڵاتان ناکەوێت کە بەڕاستی زۆر داوای نەکاوە داواکە هاوڵاتیەکانی تەنانەت بژین و نان بخۆن ئەمە وڵاتی هەرێمی کوردستان ئاوات بەم ئایندە ناخوازێ بەڕاستی پێویستی بەوەیە کە ئایندەیەکی باش هەبێ دەوڵەتێکی بەهێزی هەبێ ئەگەر نا دەوڵەتێک لەسەر لاپەڕە و نووسین و ئەوە زۆر لەو مۆدێلانەمان زۆرن کە ڕەنگە ڕاپرسیشی نەویستووە هاوکێشێکی سیاسی یەکلای کردوونەتەوە بەڵێ زۆر باشە سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە بەڕێز باسی زەمینە سازیت کرد ینی زگە لە ئەوەی کە نەبوونی یاسایەکی تایبەت پێویستە لە ئاستی تاگ لە ئاستی ناوخۆ لە ئاستی هەرێمەتی و نێوەڵی زەمینە سازیەک بۆ ئەم پرسە بکرێت بە چەند شتێکە بە یەکەمیان ئەگەر بە خێرایی بیان لێم بریتە لەوەی کە ئەم سەردانانە ئەم دانیشتن و پێکاتنانە خێرا بکرێەوە هەنگاوی عملی تیاابێ دامەزراوەکان بچنەوە شوێنی خۆی پەرلەمانی کوردستان دەست بەکاربێتەوە بەبێ گۆڕانکاری لە فڵان و هێنان و بردننی کێشەکە لە پەرلەمان نەبووە خۆستا ئەگەرم خولی پەرلەمانش نەبێت 10 ساڵی دیکەش بێن پرسانە سیاسانی تر وەکو پرسی سەرۆکاتی وەکو پرسی قەیرانی دارایی ئەو خۆ پرسانە هەر ئامادەیە وا تاگەرم خولەش یەکلای نکاتەوە دەبێت خولێکی تر بکە بەیان ئێمە بچین هەڵبژاردن ئەگەر ئەنجامەکەی وەکو ئێستا بوو چی لە یەکەی کەواتە تۆ لەم هەموو ئەگەرانە پێویست بەوەی دامەزراوەکان بە چاکی بچنەوە شوێنی خۆی و هاوڵاتی دۆخی گیرفان و قەیران و هەموو ئەو کەیسانی کە ئێستا لە پێشینەی ڕیزبندەکانان ئەوانە هەموو چارەسەر بکرێ بارودۆخی ئەوەی ڕەوشی مافەکانی مرۆڤ ڕەوشی ژیانی هاوڵاتیان و تاکی کوردی ئەمانە چاک بکرێ بە وای لێ بێتەوە کە هاوڵاتی متمانە بکە کە بەڵێ قیادەی سیاسی کوردی دەتوانێت لە ئایندێکی نزیکە دۆخی خۆی جا بکاتەوە بە تەواوەتی بێنیاز بێ لە بارودۆخی بەغدا و لە پەرلەمانی داهاتووی بەغدا ئێمە بەشێک نەبین لە پێکاتەکەی و هەرێمی کوردستان بێتە خاونێکی سەربەخۆ واتە شەڕ نەکا لەسەر ئاڵا شەڕ بکە لەسەر سنوور و خاکی جوغرافی کە ئەوواکە پانتایی هەرێمی کوردستان زۆر بکەوە بەڕاستی تەواوی کوردستانیانی دەرەوەی سنووری سیاسی هەرێم ئاشنا بکاتەوە بە بوونەوە بە بەشێک لە کوردستانێکی گەورە واتە دەوڵەتی باشووری کوردستان ئەو خەونە لە مێژنەی کورد بێتە دی ئەمە چەند هەنگاوێکی خێران ئەگەر ئەمانە ئەنجام بدەن متمانەکە باوەڕم وایە دەگەڕێتەوە. بەڵای زۆر سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێستان کاک عەدنان کاتمەکەمەوە بگرم و لای بەڕێز سەبارەت بە مامەڵەی هێزە سیاسیەکان بە تایبەتی بزنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسەدا بکەن بۆ چوون هەیەوە ماوەڵێکی خراپیان کردووە و تا ئێستا کە ئەلە ماوەیە لەگەڵ هەموو پرسانی کە پارتی وروژاندوێتی و کاری لەسەر کردووە مامەڵێکی خراپ بەمانەوەی کە سلبیانە کاریان کردووە خاوەنی ڕێی خۆیان و ئەڵێن ڕاستە و ڕاوەستاون تەسلیمی ڕسمی بە تەواوەتی نەبوون بە تایبەت بزنەوەی گۆڕان با بڵێن باجەکەیدا کە جێگەشانە زیە بوو یعنی نەنگیەک نییە بەڵام لایەنەکان دوو لایەنەکەی تر بەردەوام بوون لە حکوومەتەکە بەردەوام بوون لە مسایرەکردنی ئەم مۆزعی لە کوردستانێ بە هەر بیانەوەکەوەی بیانەکان لای خۆیانە بەڵام پێم وایە ئەوە هەنگاوێکی باش نەبوو چوار لایەنەکە دەبواە مخفیکی تونتر و ئەوانیان هەوە بەڵحاڵ تا ئێستاکە
پێم وایە بە جۆرێک لە جۆرەکان هێشتا لە فەلەکی پارتی و لە سیاسەکانی پارتیا ئەوخلێنەوە یەکێتی پێم وایە بەم هەڵوێستەی ئەمڕۆی بە تەواوەتی تەسلیم بە ئیرادی پارتی بوو و پارتی توانی یەکێتی جەر بکات بۆ استراتیژی خۆی لەوەی کە خۆی باڵادەست بێت و خۆشی نەخشەی سیاسی لە کوردستان چۆن پرۆسی ئابووری لەژێر دەستی نەخشەی سیاسی بەم شێوەیە ئەو سێلایەنەکەی تر کە پێشتر پێکەوە ئۆپۆزیسیۆن بوون لە پەرلەمانی کوردستان و خاوەنی دیدگای هاوبەش بوون لە زۆر مەسائلدا تا ئێستا کە وەک باسم کرد سلبیانە تەعاملیان لەگەڵ مەسلەیە کردووە ینی دوو سێ هێزی کاریگەری بەرەیەکیان دروست نەکردووە بۆ وەستانەوە و خاوەنی دیدگای خۆیان بن خاوەنی پرۆژەی خۆیان بن خاوەنی تەرحی خۆیان بن و تەنها بە دوای چاوەڕێی وەفدەکانی پارتی نەبن و بە دوای پارتیان نەگەڕێن ئەوانیش خەڵکی خۆیان هەڵخڕێنن و قسەیان هەبێت و ڕۆیان هەبێت و کاریان هەبێت نەک تەنها کاردانەوەیان هەبێت تا ئێستا ئەمە نەکراوە لە ئێستاشدا بەم دوعای پارتی و یەکێتی لە ئێستادا ئەڵێن ئامین ئەو مەسلەیە کە پەیوەست بە خۆیانە بەڵام دیارە وەکو باسمان کرد پرسی ڕێفراندۆم ڕەت ناکرێتەوە و ئەمە خەونی خەڵکی کوردستانە سەر بەخۆی دیارە مەبەستم زۆرتر نەک ڕێفراندۆم ئالێتەکەیە ینی میکانیزمەکەیە بەڵام هەدەفەکە سەر بەخۆی کوردستان خوارێ ئەمە دژی ناوەستیتەوە بەڵام بەوەی کە دەیکەی بە دەستکەوتێک بۆ پارتی و پێت وایە ئەمە هەنگا کاری پارتیە و کارنامەی پارتی و پارتی دەبێت قیادی ئەم پرۆسەیە بکات مەفروض نییە ئەم لایەنانە قبولکەن بەوەی کە ئەمە بەهی هەموو خەڵکی کوردستانە و ئەگەر هەموو خەڵکی کوردستان مەفروضیان لایەن دام و دەستگاکان کە نوێنەری خەڵکی کوردستان واتە پەرلەمانی کوردستان کار بکەێت بۆیە مەفروض وایە قسەی ئەو سێ لایەنە لە ئێستادا بە وەفدا ئەگە دانیشتن لەگەڕیان دانەنیشتن بە ڕاستەخۆیان ناڕاستەخۆ پێیان بڵێن ئێمە تەنها لە ڕێگای پەرلەمانی کوردستانەوە ئەم پرۆسەیەکرێت و تەنها لە ڕێگای پەرلەمانی کوردستانە شەرعیت بە پرۆسەیە دێت و لە دەروەوەی ئەو شێوازە کە پەرلەمانی کوردستانە هیچ شەرعیتێکی تر نییە زۆر باش بەڵام کێشە تێگەر سەر بەخۆی لە پەرلەمانەوە بێت و لەڕێی مەکتەبی ئەو دوو مەکتەب سیاسیان حیزبەکانەوە بێت کێشەیەکی زۆر گەورەیە ئەویشەوەیە کە تۆ لێرە دام و دەستگات هەیە مؤسسەت هەیە تۆ حیزبەکەی بە بەدەیلی مؤسسات و دەنگی خەڵکی کوردستان و ئەوانە بە دەنگی خەڵکی کوردستان هاتون نوێنەری خەڵکی کوردستانن تۆ حیزبەکەیت و ئیرادەی حیزب و اجتیهادی حیزب و نەزواتی حیزبەکەی بە بەدیل بۆ پەرلەمانی کوردستان کە مؤسسەیە و لیژانی هەیە و کاری خۆی کات و شەرعەتێکی نێودەوڵەتی و شەرعەتێکی لە ئاسی عێراقدا هەیە ئەوە ئەکەی بە بەدیلەکەەوە کارەساتێکی گەورەیەوە گەڕانەوەی بۆ مەرحەلەی سەرەتایی دروستبوونی نەواتێک بۆ کیانێک وانەیە مەساڵانێکی درو درێژە مؤسسەمان هەیە سەرباری هەر ملاحەزە و انتقادی لەسەری بەڵام مؤسسەیەکی شەرعیە ئەگەر ئەمەش نەبێ ئەسڵ مەفروض وایە هەیئەتێکی دروست بکرێت هەیئەتێکی نیشتیمانی یا هەیەکی دەستوری بکرێت یا جەمعیەکی تەسیسی دروست بکرێت بۆ کارکردن لەسەر ئەم پرۆسەیە بەڵام کە تۆ خۆت پەرلەمانەکەت هێشتا ماوەکەیشی ماوە مەفروض وایە ئەو بۆ کارە هەسێک نەک چەند ئەندامێکی مەکتەبی سیاسی زۆر باشە بەس ڕەنگە بۆ چونێکە بێت سەبارەت بەوەی کە دەڵێت ئێمە بە مەسلەی پەرلەمان و مەسلەی گەندەڵی و ئەوانە هەڵگرین بۆ دوای قۆناغی دوای سەربەخۆی ئەوە دوو مەدرسەکەیە مەدرسەیەکە کە پێی وایە دەبێت هەموو مەلەفە گرنگەکان و ئەساسەکان کە پێوەستە بە ژیانی ئینسانەوە هەمووی هەڵگریت و تەنها ئەو شتانەی کە خۆی قەناعەتی پێێتی و ڕووکەشانە کاری لەسەرکات ئێمەش هەمومان بەدوای ئەوە بووین یا ئەو مەدرسەی کە پێی وایە هەموو مەلەفەکان پێکەوە دروستکردنی ئینسان دروستکردنی نیشتیمان بنیاتنانی نیشتیمان بنیاتنانی ئینسان مافەکانی ئینسان ژیانی کەرامەتی مرۆڤەکان لە وڵاتەدا ئەمە هەمویان یەک مەلەفەن یەک پاکێژن دەبێت لەسەر ئەو بنەمایە کاری لەسەر بکرێت و پێکەوە کاری لەسەر شتێک نییە بڵێ ئەم مەلەفە دو ئەخەم مەلەفێکی تر دێنمە پێشەوە مەسەلەیەک نییە و ئەسڵ ئەگەر لایەنێک پێی وابێ دەبێت مەلەفی مافی مرۆڤ و مەلەفی ژیانی خەڵک و مەلەفی مافیاکان و مەلەفی گەندەڵی و ئەمانە وەلان تەجبید بکەین بۆ ماوەیەک تا ئەوەندەی ئەم پرسە یەکلاکەینەوە ئەمە نیشانەی ئەوەیە کە هەر لە ئێستا چ دەوڵەتێکی وێت کار لەسەر چ دەوڵەتێکە دەوڵەتێکی ئەوێت کە دەوڵەتێکی دیموکراسی و ڕێز لە مافی مرۆڤ گریا دەوڵەتێکی وەکو جنوبی سوودان و ئەمانە وڵاتەکە تووشی قەیرانی گەورەتر بکە یعنی ئێمە لە قۆناغی ئێستامان باتە قۆناغێکی باڵاترەوە یا ئەمان بخاتە ئەسفەلی سافلینەوە ئەوەی کە لە ئێستا ئەیبینین هەوڵدانە بۆەوەی کە مان با بۆ ئەسفەلی سافلین بەڵێ زۆر باشە بە سوارت بە بژوتنەوەی گۆڕان کە پێشتر مەسەلەن پارتی ئامادە نەبوو پێشوازی لە وەفدی هاوبەشی گۆڕان و یشێتی بکات ئێستا پێ دوێت چۆن تەعامل دەکات بژوتنەوەی گۆڕان بزودنەوەی گۆڕان تەعاملەکەی مەفروض وایە زۆر ڕۆشن بێت ئەویشەوەیە کە بزودنەوەی گۆڕاندش بە پرسی سەربەخۆی و خەونی سەربەخۆی لە کوردستاندا نییە
بەڵام بزوتنەوەی گۆران لەگەڵ یەکێتی نیشتیمانی ڕێکەوتنی هەیە و ئەو ڕێکەوتنە ملزمە بۆ هەردوو لاوە لەو ڕێکەوتنە قسە لەسەر ریفراندۆم کراوە قسە لەسەر سەربەخۆیی کراوە قسە لەسەر کاری هاوبەشی هەردوو لا کراوە ئێستا یەکێتی ئینفرادی کردووە لەم پرسە و ڕۆشتووە و پێشتر خۆشی نەخشە ڕێگایەکی هەبوو ڕۆشتووە لەگەڵ پارتیا ئەم مۆزوعی جوڵانەوە جارێکی حالفێکی تری لەگەڵ پارتیا دروستکردەوە هەیەتێکی تری تەشکیل کردووە پێم وایە ئەمە دەبێت بخرێتە ژێر پرسیارێکی گەورەوە لایەن بزوتنەوەی گۆڕان هەم تەعاملی لەگەڵ یەکێتی نیشتیمانی پیاشونەوەی پیا بکرێت و هەم ئەو وەفدە هاوبەشە ڕاستیدا بزوتنەوەی گۆڕان پێویستی بەوە نیە لەگەڵ ئەو دوو وەفدە هاوبەشە بزوتنەوەی گۆڕان هێزێکی گرنگ و کاریگەرە لە ساحەی کوردستاندا نوێنەراتی بەشێکی گرنگ لە خەڵکی کوردستاندا پێویستی بە وسایەی حزبێک نییە لە کوردستانە پێمان بڵێ وڵات سەربەخۆیی گرنگە و نیشتیمان دەوڵەتی کوردستان گرنگ زۆر بە کورتی نیم خولەک سەبارەت بۆی کە ئێستا ئەم جۆرە لە پێکەنانی ئەم لیژنەیە دەمانبات بۆ سەربەخۆی یان بۆ پەردەپۆشتنی تاوی قەیرانەکانە بەدڵنیای ئەوەی دووەمە بەدڵنیای بۆ سەربەخۆی نییە و مەبەستەکەش بۆ سەربەخۆی نییە ئەگەر بۆ سەربەخۆی بێ هەمومان دەستی بۆ هەڵبەرزەکەینەوە دوعای بۆکەین. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز عەدنان عوسمان ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ مابوو هەروەها دانادانا ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان کە بەڕێزشان لە هەولێرەوە لەگەڵ مابوو. سوپاس بۆ میرانی بەڕێز سوپاس بۆ هەڵکارانم تا بەرنامەیەک دەخواتەوە.